بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی نەرمەهێز دووبارە سڵاوتان لێبێ. خۆشحاڵم کە جارێکی دیکە هاتوومەتەوە خزمەتتان لە بەرنمەیەکی تایبەتی نەرمەهێز. ئەڵقەیەم جارەمان خەمێکە هەر لە سەرەتاوە پێم خۆشە بەوە دەست پێ بکەم کە بابەتێکە هاوڵاتیانی بێزار کردووە، بەڵام لە بەرامبەردا ئاژەڵ دۆستان و ئاژەڵ پارێزانیشی نیگەران کردووە. ئەویش بابەتی ئاژەڵی بێلانەیە و بە دیاریکراوی قسە لەسەر سەگی بێلانەکەین. دیارە من پێم خۆشە ینی هەر لە ئێستەوە ئەوە بڵێم کە ئێمە وەکو بەرنامەی نەرمەهێز دژی هەموو جۆرە تونند و تیژیەکین بەرانبەر بە هەر ئاژەڵێک بکرێت لە مێرولەیەکەوە کافیلێک و هەرگیز لەم بەرنمەیە بانگەشەی ئەوە ناکەین، پاڵپشتی ئەوە ناکەین کە هیچ بینەرێک لە دوایەم بەرنمەیە هان بدەین بۆ ئەوەی خوا نەخواستە بیر لەوە بکەنەوە کە ئازاری ئاژەڵ بدەن. بابەتەکە تەنها ئەوەیە، مەبەستمانە ئەم کێشەیە کە ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان هەیە لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان بە ڕێژەیی هەندێک زۆرە و هەندێک کەم. ئەویش بابەتی سەگی بێلانەیە لەسەر شەقامەکان، لە ناو گەڕەک و کۆڵانەکان، لە نزیکی دوکانەکان، لە ناو بازاڕەکان تا گاتە ناو حرەمی زانکۆکان و تەنانەت پارکەکانیش. ئەم بابەتە هاوڵاتیان لێی نیگەرانن و بە دوای چارەسەردا ئاگەڕێن، بەڵام ئاژەڵ دۆستانیش بە هەمان شێوە بە دوای چارەسەردا ئاگەڕێن. واتە هەردوو لایەن قەناعەتم نییە هیچ هاوڵاتیەک مەگەر کێشەیەکی هەبێ پێی خۆش بێ کە ئازار ینی بە ئاژەڵێک بگەێنرێ کە هیچ دەسەڵاتی نییە لەوەی کە وەکو ئاژەڵ دروست کراوە و هیچ پلانێکی نییە بۆ ئازاردانی هیچ کەسێک. بۆ ئێمە لەم بەرنمەیە باسی کێشەکەکەین و هەردوو دیوەکەی خەینە ڕوو. من سەرەتای بەرنمەکە پێم خۆشە بە بابەتێک و بە چیرۆکێک دەست پێ بکەین. لە 1/6 ئەم ساڵدا واتە بە نزیکەی 10 ڕۆژێک پێش ئێستا کوڕێکی جوانی نازداری کە سوکار و خێزانەکەی لە ماڵە چێتە دەرەوە، ناوی هەستیارە. دیارە بەداخەوە لەبەر ئەوەی لایەنەکان وەکو پێویست بە ئەرکی خۆیان هەڵنەساون سەگی بێلانە لەسەر شەقامەکان هەیە و دواتر باسی ئەوە شەکەین بۆچی وا دڕبوون، بۆچی وا ینی پەلاماری خەڵکەدەن، هۆکارەکان باسەکەین. چەند سەگێک بە دیاریکراوی 3 ئێستا وێنەکەی هەستیاریش لەسەر شاشەکە دەرەکەوێ. دیارە پەلاماری هەستیارەدەن وەکو خوی هەر مناڵێک ئەترسێت، ئەتۆقێت و ڕاکال. ئیتر ئەوان دوای کەوتون و ئەم لە ڕاکردنە دیارە ئازاری پێگاگە، ئازارەگا بەسەری، ئازارەگا بەدەستی تاو کاتەی خەڵک بەهانایەوە ئەچێت و چارەسەریەکە. من ئەچمە دەربەندی خان، دیارە وەکو هەمیشە بەڵێنمان پێداون کە ئەم ستۆدیۆیە، ئەم جێگەیە تایبەت نییە بە شوێنێک و شارێکی دیاریکراوە، بەڵکو تەواوی کوردستان پێمان خۆشە کوردانی دەرەوەی وڵاتیش وردە وردە لەم بەرنمەیە خۆیان ببینەوە. من ئەچمە دەربەندی خان، هاوکارانم لەوێن ئەچمە لای کاک هیوا عەبدوڵڵا و لەگەڵ کاکە هەستیاری کوڕی. کاکە هیوا سڵاوتان لێبێ، زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. خۆزگە لە کات و مناسبەیەکی جیاواز لەمەیە بەسەرتمان بکردیتایەتەوە، بەڵام گرنگەوەیە شکر بۆ خوا کاکە هەستیار سەلامەتە و ئێمەش مەبەستمانە کە ئەمە بەرچاوڕوونیەک بێت کە بەڵکو ڕێگری بکرێت لەوەی ڕووداوی لەو شێوەیە دووبارە بێتەوە. کاکە هیوا یەکەم سات کە بە بابەتەکەت زانی چیت کرد، چه هەستێک هەبوو کە هەستیار بە ئەزمونێکی تاڵ و ناخۆشا تێپەڕیوە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان کاک یادگار، دەستخوشتان لێکەم بۆ بەرنمەکە. دیارە ئەم بەرنامەی بەڕێستان لەسەر ئەم بابەتە مایەی ڕێز و پێزانینە، ینی لەسەر ئەم دیاردەی سەگی بەرەڵا. من ناموێ باسی چیرۆکەکە و ڕووداوەکە بکەم، یعنی ئەگەر ئێمە
لایانی پەیوەندیدار چارەسەرێک بۆ کێشەکە نەدۆزنەوە دڵنیام لە داهاتوودا کێشەی نەخوازراوە ڕووداوی نەخوازرا و ڕوئەدات ئەم دیاردە بەڕاستی نەک دیاردەیەکە مەترسی هەیە لە ڕووی تەندروستیەوە دیاردەیەکشە و سیمایەکی ناشرینی هەیە کۆڵان و سەرجادە و بازار و ئەو شوێنە گشتیەکان پڕ بۆ لە سەگی بەرەڵا و ئەو سەگانە بێسەرپەرشتیارن ئەو سەگانە ڕاهێنراو نین ئەو سەگانە لەلایەن هەندێ منداڵەوە پەلامار ئەدرێن عەزێت ئەدرێن ئەوانیش کە ڕاهێنراونین کاردانەوەی خراپیان نەبێت وەکو ئەم ڕووداوی هەستیار لە 1/6 ڕۆژی جیهانی مناڵان یعنی لەو ڕۆژە ئێمە زانین ڕۆژی جیهانی مناڵان تایبەتە بە مناڵان بەڵام لەو ڕۆژە سەگ پەلاماری ئەم کوڕی منیاندا و ئەگەر برایەکی کارمەندێکی ئاسایش نەبوایە لەو تۆقیتا ینی لەوانەیە زۆر کارە ساتەکە ڕووداوەکە ناخۆشتر بووایە بەڵام سپاس گەشتی خاڵێکی گرنگت ئێمە لەناو بەرنامەکەش باسی یەکەین وتت مناڵان دیارە ئێمە ڤیدیۆشمان هەیە کە مناڵ بەرد ئەگرێتە ئەو سەگە بێلانانە کاکە هەستیار ینی هیچ بەرکەوتنێکی لەگەڵ سەگەکان هەبوو بوو پێش ئەوەی پەلاماری بدەن یان هەر لە بەڕێگای خۆیەوە بووە و پاشان پەلاماری هەستیاریان داوە وڵا کاگیان سعات 7:30 بەیانی بۆ خولی بەهێزکردن بۆ دەورە ڕۆژتە دەرەوە ڕێگەی خۆی تەبیعی ڕۆژانە ڕۆشتووە لە ناکاسەکەکان پەلاماریان داوە بەبێ هیچ کاردانەوەیەک ینی ئەم خۆی بۆ خۆی ئاژەڵی سەگیشی خۆشەوێت ینی حەز ناکات زیانیان پێ بگەێنێ بەڵام دیارە وەکو باسم کرد و خۆش ئاماژە بێتە لە سەرەتای بەرنامەکە عەزێدانی ئەو سەگانە و لەلایەن هەندێک مناڵەوە هێرشیان بۆ برێ ئەوانیش کەسێکە بینن مناڵێک ژنێک پیاوێک کاردانەوەیان ئەبێت و پەلامارە دەن و ئەم ڕووداوی هەستیاریش هەر لەوە ڕوویداوە لەگەڵڕاهێنراونین و بێسەرپەرشتن ئەگەر مایکەکەی بیتێ ئەرک نەبێ فەرموو براک بەڵێ کاکە هەستیار ئەگەر مایکەکە نزیک بکەیتەوە ئەرک نەبێ زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر باشە هاوڕیانم پێمەڵێن کاکە هەستیار ڕەنگە گوێی لە دەنگی من نەبێ ئەکرێت هەر ئەوە مایکەکەی پێدا باوک هەر ئاوایە خێرا فریای ناڵی خۆیەکەوێ هەر بژیت کاکە هەستیار گوێت لە دەنگی منە بەڵێ بەڵێ فەرموو چۆنی هەستیارگیان وەزە چۆنە ئێستا باش کاکی یادگاریان قوربان بوو یەخوا هەر باشبی من قوربانی تۆ بم کاکە هەستیار ئێستا هەر ئاژەڵت خۆشەوێ یان ئەو ئەزمونە ئەو تەجروبەیە تۆزێک بێتاقەتی کردووی بەڵێ وەڵا من بەیانی کاژمێر 7:30 بوو لە ماڵ دەرچووم باش هەموو بەیانێک ئەڕۆشتم لێەوە تەنانەت بەیانی وا بووە ئەو نانوشتم بۆ بردوون لە دەرەوە بۆم داناون لەبەرەوەی وتومە بە برسێتی لە دەرەوە نەبن بەڵامی تر هەندێک منداڵ ئازاریان بوو لەو کاتە داوایان زانێ من مناڵاکانەی دیکەم پەلاماری بنیانیا و بە 5 سەگ بوون بە پەلاماریان دابوون بەرەو من ڕۆی بنهاتن باشە ئێستا ینی ئێستا شەر ئاژەڵانت خۆشەوێ ئێستا شەر سەگی بێلانت خۆشەوێ ئەگەر بێت و بۆ نمونە بە شێوەیەکی ڕێک و پێک پاک بکرێنەوە ڤاکسین و کوتانیان بۆ بکرێ هیچ کێشە و نەخۆشیەکیان نەبێ ینی ئێستا شەر وەکوە و کاتە ئامادەی خۆشت بوێن یان ئەمە وای کردووە کە نازانم سەگت خۆش نەوێ بەڵێ وەڵام من ئێساش هەر لەم بەیانیانە شەهابم ڕۆشتمەوە ئاو نانم بۆ دانانەوە و هەروەکو ڕۆژانی دیکە بەڵام داوا لە پلایانی پەیوەندیدار دەکەم چارەسەرێک بۆ ئەم سەگە بێلانانە بدۆزێتەوە کاکە هەستیار ئێمە شەرداواکەین وەڵا باشە هەستیارگیان ئەو ئەزمونە ناخۆش بوو ینی بە دەرەجەیەک ناخۆش بوو کە تۆ بەترسەوە بچیتە دەرەوە
ئەرەوەڵات لەم بەیانێنەیشە هەر ئەڕۆژمە دەرەوە نەمەوێرا لەو ڕێگەیە بڕۆم تەنانەت ڕۆژێ دوای ئەوە دایکم لەگەڵما هات بردمی بۆ دەورەی خولی بەهێزکردنەکە تەنانەت هەر لەو کاتەشەوە پەلاماری خەریک و دایکیشم بن بەڵام باش بوو نەمانێشت. باشە هەر سەلامەت و پارێزراو بن یاخوا چ داواکاریەکت لە قایمقامی دەربەنی خان و بەرپرسانی شارەکەت هەیە وەکو مناڵێک؟ وەڵی من خۆ لەوانەیە ویش زانی من لە ڕۆژی جیانی مناڵانەیەکی شەشا بوو کە سەگ پەلاماریام ئەبواە لەو ڕۆژە ئەو شتە ڕووی نەدایە و بۆ ئێمە خۆشوایە کە مناڵێکین بەڵام ئیتر ئەوەش دەسڵاتی تیان نییە بەڵام داوا لەلایەنی پەیوەندیارەوەکەم لە قایمقام و داوایان لێ یەکەم لە سەگە بێلاینەکانە چارەسەرێکیان بۆ بدۆزنەوە و لەسەر جادەکان نەمێنن چی بڵێن ئێمە. باشە من کاکە ئەستیار لەگەڵ جەنابی باوکتە کاکە هیوا زۆر سوپاستانەکەم کە دەرفەتان بە ئێمە بەخشی لەم بەرنمەیە ئەم ئەزمونە بگوێزینەوە و خۆی ئەوە پڕە لە دەرس کە تۆ ئازار دراوی لەلایەن ئاژەڵی بێلانەوە بەڵام بەشی ئەوە عقلت پێشکێکە ئەو ئاژەڵە ڕەنگە عقلی بە هەموو شتێک نەشکێت و وەکو مرۆڤەکان بیر نەکاتەوە. من زۆر سوپاستانەکەم میوانی دیکەم هەیە لێرە میوانی زۆرم هەیە بۆی باسی ئەم کێشەیە بکەین و هیچ مناڵێکی دیکە لە کوردستان بە ئەزمموی تۆیا تێنەپەڕێ جارێکی دیکە. زۆر سوپاس دەکەم ئەستیارگیان زۆر سوپاس بۆ کاکە هیوای باوکیشت. بەڵێ بینەرانی ئەزیز دیارە بابەتی ئاژەڵی بێلانە بابەتێکە بەداخەوە 50 پەلی لێ بۆتەوە لە هەموو لایەکەوە ینی ئەبێت دەستی بۆ بەرین برینێکە بیشی کولێنینەوە بەڵام بە ئامانجیەوەی چارەسەری بکەین. هاوڕیانم پێمەڵێن کە ڤیددیۆیەکی دیکە ئامادەیە با پێکەوە ڤیددیۆکە ببینین دوایی من قسەی خۆمی لەسەرەکەم. Prişe ne kadar sürücülerini ha? Ne kadar sürücülerini tamam. Baş nasıl yine kapısı? Ne kovurdum. Aha, kakayı. Prişe ne kadar sürücülerini ha? بەڵێ بینەرانی ئەزیز ئەوە ڤیددیۆیە کە پێم وابێ ئەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنێت کەم تا زۆر ئەو ڤیددیۆی بینیوە ئەو خاتوونەی لە ناو زانکۆی سلێمانی لەلایەن سەگی بێلانەوە پەلامار درابوو ئازار درابوو دیارە ئێمە قسەمان لەگەڵ خۆی و کەسانی نزیکیشی کردووە کۆتانەشتەرگەری کە بۆی کراوە هەفتەی ڕابردوو بووە برینەکانی هێشتا تەڕن و ئازارەکەی بە دەرەجەیەک و بەڕادەیەکە ئەڵێ تەنانەت کە ناوی سەگیش ئەهێنن من دڵم خوورپاکە دیارە من دووبارەیەکەمەوە و هاوڕێیان لە ڕێکخراوی پاکۆ پێشتر باسیەوەیان کردووە کە چارەسەریشیان بۆم بابەتە لە ناو زانکۆی سلێمانی دۆزیوەتەوە بۆ ماوەیەکیشی پێکراوە بەرهەمی هەبووە بەڵام بەداخەوە دوایەوە دیسان چوونەتەوە سەر دۆخی جاران بۆ ئەم ئاژەڵانە ئەم سەگە بێلانانە دیسان لە ناو زانکۆ دەرکەوتونەتەوە. من ئێستا پێشوازی لە 2-3 میوانی ئەزیز و بەڕێزەکەم نەک 2 میوان باشە ئێستا دکتۆر لاڤین عەبدولوەهاب و کاکە نالی هەڵۆ لەگەڵ سەگەکەی خۆی یەخوا بەخێر بێن دکتۆر تکایە فەرمونون بەخێر بێن ئەمە ناوی چی بوو؟ بۆرە؟ بەڵێ باشە ئێمە دکتۆر لاڤین عەبدولوەهاب سەرۆکی ڕێکخراوی پاکۆ یا لێپرسراوی ڕێکخراوی پاکۆیە بۆ پاراستنی ئاژەڵانی کوردستان دیاراوان بەدەستە جەمعی کارەکەن هەندێک جار پێشیان ناخۆشە پێیان بڵێ تۆ بەرپرسی بەڵام بەخێر بێن سەر و سەرچاوم کاکە نالی هەڵۆ کە لە ماوەی ڕابردووە بڕیاریدا کە سەگێکی بێلانە بکا بە سەگێکی نازداری خۆی نەچێ سەگێکی بچکۆلەی ئەمەی نازدارەکان بکا بە سەگێک کە بیکا بە هاوڕێی خۆی من پێم خۆشە
وردە وردە دەست پێ بکەین دکتۆر لاڤین کۆمنتت چی بوو لەسەر قسەکانی کاکە ئەستێر هەستم کرد دوور بە دوورم بینیت ینی دەموچاوت قسەی زۆریە کرد طبعا بەداخەوە ئەو حاڵەتە ڕوویە کە هەج مناڵێک یا هەج کەسێک لەلایەن سەگۆیان بە هەج هۆکارێکی تر بێت کە ئازاری بکە ئەمە ناخی هەمومان ئەهەژێنێت بەڵام ئەوەی تا ڕادەیەک جێگەی دڵخۆشی بوو تێگەیشتنی هەستیار و باوکی هەستیار بوو بۆ دۆخەکە تێگەیشت بوون کە ئەگەر سەگێک ئازار نەدرێ ئەگەر مناڵی تر ئازاری نەدا ئەوە ئەو کاتە ئەو سەگەش پەلاماری نەئەدا دوای هەستیاریش ناکەوت ئەگەر هەیە کە مناڵێکی تر وەنمونە یا کەسێکی تر ئەزێتی یابێ کاتێکە ئەو مناڵێکە بینێ بە هەمان شێوە ڕێعات هەستیار وتی خەڵکی مناڵی دیکە ئازاری داوە بەڵام بە ئەما تەقیوەتەوە بە داخەکەیان بەمان شتێکی تر کە هەستیار وتی بەجددی ئاستی تێگەیشتووی پیشانەیە ئەوە بوو کە لەگەڵەوەی ئازاریش دراوە ئەم نەیکردو بە شتێک وەکو هەنەکە هەڵوێستێکی خراپ وەربگرێت و عەزیەتیان با دوای ئەوە بیان کوژنەوە هەر خواردیان کەن یا بنەوە لەنەوەکان ئازار بدرێن نە دوای ئەوە خواردی بۆ بردوونەتەوە کە ئەمەش بەڕاستی ینی نیشانەی خێزانێکە تا بڵێ ڕۆشن بیر و تێگەیشتون. سوپاس دەکەم دکتۆر کاکە نالی کە ڕۆژانە لەسەر شەقامەکان لە ناو بازار لە ناو قوتابخانەکان لە ناو زانکۆ لە ناو پارکەکان سەگی بێلانە ئەبینی ڕەنگە بەقەدەر بۆرە بەختیاریان نەبوو بێ کە نالیەکیان بۆ پیا بێت واگای لیان بێت چه هەستێکت هەیە بۆچی بڕیارتدا کە سەگێکی بێلانە بێنی تەماڵ و لانەی پێ ببەخشی سەرەتا ئەو سەگانی کە لەسەر جادەکانن یاخود لە ناو پارکەکانن ئێستا لە ناو پارکەکان سەگێکی زۆری لێە ئەو سەگانە وەکو بۆرە پێویستێکێکیان هەبێت کە بەخێوی بکات وەکو بۆرە پێویستە نازی پێ بدرێت نەک کە هەنە سەگە بینین ئازە دراوە لێی دراوە بە ئەنواع شێوە ئێمە پێویستە ئەمە نەهێڵین سەگەکان زیاتر نازیان پێ بدرێت و واز لە سەگەکانی ئەتوان بڵێم سەگە بچووکەکان بێنینەوانی کە خەڵک زۆر حەزیێتی لە ناو ماڵا ڕای بدرێت نرخیشیان زۆر گرانە بە ئەکیدی ئەگەر ئێمە هەمومان یەکی سەگێکی وەکو بۆرە هەڵگرینەوانێ ئەو کارەساتی کە ئێستا ڕوویاوە شتیوان نابینینەوە باشە ئەزێت درابوو بۆرە پێشەوەی بێتە لای تۆ بەڵێ لەلایەن هەنێک کەسەوە ئازێ درابوو ئێستش هەر ئازێ دەدرێت چونکە ئێمە توانین بڵین قورس نەبوو متمانە بە مرۆڤێکی دیکە بکاتەوە ئەزمموی خۆت باسەکەم سەگ زۆر بەوەفا یعنی ئەتوانین بڵین ئەگەر جارێکیش نانی درابێتێ هەموو کات مرۆڤەکانی خۆشەوە ئەوە نابێ بڵیت تەواویتە بۆ هەتا ڕقی لە مرۆڤەکانە بێت بە پێچوانەوە باش دیارە ئێمە پێمان خۆشە بۆرە سەیرێکی کامێراش بکە خراپ نییە دکتۆر بابەتێکی دیکە هەیە لەلایەن هاوڵاتیانە وەکو پێویست لی تێنەگەیشتون ئەو سەگانەیە کە کۆمەڵێک ڕێکاریان بۆ گیراوەتە بەر من باسی ڕێکارەکان ناکەم جەنابتان پسپۆرن فەرموو طبعا ئەمە پڕێکخراوی پاکۆ لە دوای گەڕانێکی زۆر لە دوای خوێندنەوەیەکی زۆر باشترین ڕێگە بۆ کۆنتترۆلکردنی ژمارەی سەگی بێلانە پرۆژەی TNR واتە گرتن نەزۆرکردن گەڕانەوە کە لە ڕێگەی نەشتەرگەریەوە ئەکرێ زۆر کە زوازانێک کە ئەم پرۆژەیە یا ئەم پرۆسەیە بە دەرزی لێدا نەکرێ نەخێر نەشتەرگەری بۆ ئەکرێت چ بۆ مەیەکە بێ یا بۆ نێرەکە دو ئەوەی کە نەشتەرگەری نەزۆرکردنەکەی بۆ ئەکرێت کۆمەڵێک باشی خۆی هەیە ئەم نەشتەرگەریە یەکەمیانەوەی کە بەچکیان نابێ ژمارەیان زیاد ناکات دومیان لە ساڵێکە عادەتەن بە ئاسایی چەند بەچکەیانە بێت سەگی مەیە لە تەمەنی 8 مانگی بۆ 10 مانگیەوە باڵغ ئەبێت توانای بەچکەبوونی هەیە ساڵی 2 بۆ 3 جار بەچکە ئەکات هەرجارەی بۆ 3 جارەکە بەچکە ئەکا لە ئەکرێت لە 4 بەچکەوە هەتا 15 بەچکە بکات بەڵام ئێمە سەگی کوردی بە معادل 8 بۆ 10 بەچکەیە بێت لە خلالی یەک ساڵ لە خلالی یەک جارزایینە کە لە ساڵێکا 3 جار بەچکەیە بێ ئەکرێ بڵێن 24 بۆ 30 بەچکەیە بێ یعنی یەک سەگ ئەبێ بە 30 سەگ نەزۆرکردنەکە چارەسەرێکی مامناوەندی لۆژیکی گونجاوە بۆ ئێستا
نەزۆکردنەکە ئەتوان بڵین چارەسەرێکی بنبڕکەرە، چارەسەرێکی مرۆڤانەیە، چارەسەرێکی هەمیشەییە نەک مام ناوەندیش لەبەرەوەی کە ئەم نەزۆکردنە کاتێک ئێمە کۆنتترۆلی ژمارەیانمان کرد کاتێک کە بەچکەیان نەبوو ژمارەیان بەم ڕێژە زۆرە زیاد ناکات کە ڕێژەشیان زۆر نەبوو باشترێتوان ئاگاداریانە سوودێکی تر بێجگە لە بەچکە نەکردن سوودێکی تری نەزۆکردن ئەوەیە کە هارێتیان دڕێتیان نامێنێت چونکە سەگ بۆچی پەلامارەیە زۆربەی و سەگانی پەلامارێن یان دایکەیە بچکەی هەیە یان ئەوە تا نێرەیە دوای مەیەک کەوتووە ئەف بۆ وشەکە بەس لە کۆمەڵگەی ئێمەوای پێوترە کە ئەڵێن دوای مەیەک کەوتووە کە بەبایە کان کاتی جوودبوونیەتی لەو کاتەیە ئەم سەگانە هێرشەکەنە سەر هەچ کەسێک کە بۆ ناوەیە بڕوە بۆ پارێزگاریکردن لە مەیەکە بۆیە کاتێک زۆنی خۆیەتی و نابێت کەس نزیک بێتەوە بۆیە کاتێک کاتۆ نزۆکردن بۆ کرد ئەم کێشەیەشی نامێنێ زۆربەی کات سەگەکە پاڵکەوتووە خەوتووە هیچ کێشەیەکی نییە نانەخوا ئاوخوا پەلاماری کەس نایە پێچگەلەوەی کە ئێمە نەزۆکردنەکەی بۆ ئەەکەین ڤاکسینی بۆ ئەکرێ کوتانکردن یەکێکەکە و قۆناغی هەر لەگەڵ نەزۆکردنەکە تەبان کوتانی بۆ ئەکرێ کوتانەکە لە نەخۆشی ئەیپارێزێ و لەو نەخۆشیانەش ئێمە ئەپارێزە کە لە ڕێگەی سەگەوە بۆمانە گوازرێتەوە بە تایبەتی نەخۆشی هاری کێکێکە لەو نەخۆشیانەی کە کوشندەیە بەڕاستی ئێمە کە وەکو ڕێکخراوی وەکو پزیشک یا وەکو کەسی ئاژەڵدۆز ئێمە لەو تێ ئەگەین کە کۆمەڵێک نەخۆشی هەیە ئەکرێ لە سەگەوە بگوازرێتەوە بەڵام بە هەمان شێوە ئەم نەخۆشیانە چارەسەریشیان هەیە و کە تۆ کوتان ئەەکەی بۆ سەگەکە ئەو کاتە هیچ مەترسێکی نامێنێت کە ئەو نەخۆشی هاریەت بۆ قۆناغی سێم ئەگەڕێنرێنەوە شوێنی خۆیان سەگەکان و ئێمە تا ئێستا کە ئەم هەنگاوانەمان کرۆتیان ئەڕمان کرۆ تا ئێستا نزیکەی 300 سەگمان نەزۆک کردووە وەکو ڕێکخراوی خۆمان بە خۆبەخشی توانیمانە 300 سەگ لە ماوەی 2 ساڵە کە هەرجاری نەزۆکردنی هەر سەگێک چەندی تێچێ نزۆکردنی هەر سەگێک ئەگەر بە تەکلوفە بیکەیت و بەبێ هیلاکی دکتۆر ئەکرێ نزیکەی 50,000ێکی تێبچێت بە پارەی بەگەر هیلاکی دکتۆرەکەش حساب بکرێت ئەکرێ 80 بۆ 80 خەڵک چۆن بزانێت ئەم سەگەی لەسەر جادەکەیە نەزۆک کراوە کوتراوە و هیچ نیگەرانیەکی ناوێت لە مامەڵەکردن لەگەڵێ بە چیا بیناسێتەوە طبعاً بۆرەیەکێک لە سەبەبانی کە هێناومانە ئەم ژمارەی کە بە گوێچکەی بۆرەوەیە ئێمە وەکو ڕێکخراوی پاکۆ ئەو سەگانی کە نەزۆکمان کردووە چەند ژمارەیەکی دیاری کراوە هەیە ئەم ژمارانە کە ئەدرێ لە گوێچکیان طبعاً ئازاری سەگەکە نایەت هیچ کێشەیەکیان بۆ دروست ناکە خەڵک ئەتوانن بیبینن و بزانن کە ئەم سەگا کێشەی نییە ئەم سەگە نەزۆک کراوە ئەم سەگا کوتان کراوە بۆیە مەترسی نییە کاتێک کە عەزێتی نەدەن ئەویش هیچ عەزێتێکیان نایەتەوە هیچ کێشەیەک دروست ناکات و بێجگەلەوەی کە ئەو ژمارەیە بۆ خەڵک بۆ ئەمە بەستە بەکاری ئێمە لای خۆمان داتای هەموو ساگەکانمان هەیە بۆ نمونە بۆرە کە یەکەم جار نەزۆکمان کرد پێشەوەی بچێتە لای کاکەنالی ئەو کاتە ئەم لە چوارچرا بوو لە چوارچرا کە گرتمان و نەزۆکردنەکەمان بۆ کرد و بەرەڵامان کردەوە لە شوێنی خۆی دوای نزیکەی مانگێک بۆ 2 مانگ بوو نالی تەبان خۆبەخشە لە پاکۆ لەگەڵمانە گەڕا بۆیەوە لای ماڵی ئەوتی دکتۆرە ئەو سەگە هاتۆ ڕقەمی بەگوێچکوی کاتە سەی ڕیکۆردەکەیمان کرد لە چوارچراوە گەیشت بۆیە نزیکی بەکرەجە و عەواڵ بۆ کەسێکی ئاژەڵ دۆست ببینیان بۆ ئەوی کە بگاتە ئەوێ کەواتە ئەو نیشانەیە بەگوێیانەوە هەبوو ئەو تاگە بەگوێیانەوە هەبوو پێویست ناکە نە ئازاری بدەن نە ئازاریانەدا دیارە من ئێستا چمە کەرکووک میوانێکی دیکەم هەیە لەوێ بەڵام بەر لەوەی بچماوێ من ینی دەستخۆشی لە تەواوی ئاژەڵ دۆستەکانەکەم هەموو ئەوانەی کە ئاژەڵ دۆستن کە ئاژەڵ پارێزن کە ئاژەڵیان خۆشەوێ من ناو ناهێنم نەوەک ناوێکم بیر بچێتەوە بەڵام ئەوانەی لە بوارەکە دڵسۆزانە کارەکەن خەڵک ئەیان ناسێ خەڵک کارەکانیان ئەبینێ لێرەوە زۆر سوپاستانەکەین کە ئەرکێکی وا قورستان گرتۆتە ئەستۆی خۆتان بە یارمەتیەوە من ئەبێت دیارە لە دەربەنی خان بووین هاتینەوە ستۆدیۆ لە سلێمانی ئێستا چینەوە کەرکووک دکتۆر عەباس خالید پزیشکی ڤێتەرنەری لە کەرکووکەوە لەگەڵ مابێت دکتۆر سڵاوتان لێبێ ڕێک لەو پرسیارەوە دەست پێ یەکەم لە ماوەی ڕابردوودا و دەنگ و باس هەیە کە ئێستاش ناوەناوە هەڵمەتی کوشتنی بە کۆمەڵی سەگ لە کەرکووک و دەوروبەری بەڕێوە ئەچێت بە ماتۆڕ و بە تاپڕ و بە ڕێگەی جیاواز دیارە من نامەوێت قسە لەسەرەوە بکەی کە ئەمە هەیە یان نییە ئەمەوێ پێم بڵێ
ئەمە چ مەترسیەک دروست دەکات لە هەموو ڕووەکانەوە. بەڵێ پێشەکی سڵاوتان لێ بێ کاگیادگار زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. مەسلەی ئەوەی ئەم سەگ کوشتنەی کە بە تایبەتی سەگی بێلانە کە لە شاری کەرکووک وەکو هیچ لە شارەکانی تر نییە، یعنی بەڕاستی زۆر بە شێوەیەکی بەرفراوانە و هیچ دوورە لە هەموو پرەنسیپێک و دوورە لە هەموو زانستیەکەوە ئەم کارە ئەنجامە درێ بە شێوەیەکی عشایری و زۆر بە شێوەیەکە بەڵێ ئەمە کاریگەریەکی زۆر خراپی ئەبێ لەسەر کۆمەلگا، بە تایبەتی لەسەر مناڵ، لەسەر ئافرەت، لەسەر تاکی کەرکووکی کە ئەبینێت لە ناو جادەکانایە بە تاپڕ کەوتونەتە گیانی ئەم سەگانە و ئەکوژرێت بە بڕیاری کێکی زۆر نامرۆڤانە. ئەمە لە ڕووی دەرونیەوە جان بە بڕیاری کێکرێت؟ ئەمە طبعاً بە بڕیاری قایم قامیەتەکرێ لە لیجنە لە لای ئەوانەوە دروست دەکرێ بە پزیشکانی ڤێترنەری لە مستەشفای کەرکووک بەشداریتیاکەن، شورتە بەشداریتیاکە، لەگەڵ ئەوە شایە شارەوانی بەشداریتیاکە. بەم سێ شکلە لزنەیەک دروست دەکرێ و ئەنێردرێتە گەڕەکەکان بۆ ئەم مەبەستە و بۆ کوشتنی سەگی بێلانە. باشە دکتۆر، ئێوە وەکو کەسانی شارەزا و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی ئاژەڵ دۆستان کەرکووکیەکان بەناوبانگن کە هەر بابەتێک پەیوەست بێ بە گیان لەبەرێکەوە ڕۆح لەبەرێکەوە هەمیشە مەردانە و مرۆڤانە دێنە سەر خەت و مووقف و هەڵوێستیانە بێ. هیچ کراوە بۆەوەی ئەمە ڕابگیرێت؟ خۆت باست کرد کە کاریگەریەکانی چەند مەترسیدارن. سپاس بۆ خوای گەورە کە کۆمەڵێک خەڵک ئێستا لەم بوارەیە کارەکەن. لە کەرکووکیشا کەمپین پێکێنرا لە ماوەی ڕابردووە ئێمە خۆمان کەمپینێکمان ڕاگەیاند و خەڵکانی تریش و پزیشکانی ڤێترنەری و کەسانی ئاژەڵ دۆست و ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی چەند کەمپینێکیان دروست کرد بۆ ڕاگررتنی ئەم هەڵمەتانە. بەڵام بەڕاستی لە دەسەڵاتی ئەوانە نییە. ئێمە لە ڕووی ئیعلامی و لە ڕووی با بڵێن میدیاوە ئیدانەی ئەو کارەمان کرد، بەڵام لە ڕووی دەسەڵاتەوە کەس ناتوانێت ئەو لیزنانە بۆستێنێ لەم کارە. سپاس بۆ خوای گەورە ئێستا بڕیارێک دەرچووە لە قایم قامیەتی کەرکووکەوە کە ئیتر بە شێوەی فیشەک و بە تاپڕ نەکوژرێن ئەم سەگانە. ئەی چیان لێ بکرێت؟ نەکوژێن. بەڵام لە بەدیلی ئەمەیە ئەوان هەستاون بە بەدیلێکی خراپتر لەمە. ئەویش ئەوەیە کە زەهریان دروست کردووە. جۆرە ژەهرێکە پێی ئەوترێ ستریگنین کە لە مستەشفای بەیتەڕی کەرکووک واتە نەخۆشخانەی ڤێترنەری کەرکووک لەوێوە ئەم دەرمانە ئامادە ئەکرێ و ئەدرێ بە لیزنەکان، ئەکرێتە ناو پارچە گۆشتەوە، دابەشەکرێ بەسەر ئەو شوێنانەی کە سەگیان لێیە. ئەم سەگانە ئەم ژەهرە ئەخۆن، دوای ئەوە یەکسەر ڕاستەوخۆ سەگەکان ناکوژێت. ماوەیەکی پێچێتە ئەم سەگە ئەکوژرێ. ئەمان بەجێی دێڵن، سەگەکە بەجێ دێڵن و ئەڕۆن. ئەم سەگە لە شوێنێکەوە ئەڕوا بۆ شوێنێکی تر و نەخۆش ئەکەوێ و دوای نەخۆشکەوتنەکەی مردار ئەبێتەوە و ئەمرێ. ڕەنگە لێشیان بپرسی بڵێن ئەمە کوشتنێکی یان مردنێکی میهرەبانانەیە. دکتۆر، چی ئێوە خۆتان وەکو ئەهلی ئیشەکە چی بە چارەسەرەزانن؟ ئێمە ئەکید چارەسەری زۆرە. یەکێک لەو چارەسەرانە ئەوەیە شێڵتەریان بۆ دروست بکرێ، لەسەر ستانداردی جیهانی شێڵتەرەکان دروست بکرێن، نەک ئەو شێڵتەرانێک کە ئێستا ئەبینرێ بەڕاستی عەرزێکی ڕق و ڕوتە و سیمێک لە دەوری دراوە و هەموو سەگەکانی تێکراوە کە بەڕاستی ئەوەش جۆرێکە لە کوشتن، یعنی ئەویشی هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەو کوشتنەی کە ئێستا لزنەکانی قایم قامیەت کەوتونەتە گیانی سەگەکان. بەڵێ من زۆر سوپاس دەکەم دکتۆر گیان، میوانی دیکەم هەیە، بەڵام زۆر سوپاس کە ئەرکتان کێشاو بۆم بەشەی بەرنامەکە لەگەڵمان نابوون. ئێمە لە نەرمەهێز بەڵێن ئێوە دەین کە بەهێزی نەرم بەردەوام بین لە باسکردنی ئەم خەمانە و بینەوە سەری ناوە. من زۆر سوپاسان دەکەم هاوڕێیان ئەگەر ڤیدیۆی پەیجە جیاوازەکان ئامادە بێ پێم خۆشە کۆمنتێکی لەسەر بەم کە لە تەواوی کوردستانە لە کفریەوە تاوەکو زاخۆ هاوڵاتیان ئەم
بوونی ئەم سەگە بێلانانە بە کێشە ئەزانن بەڵام لە یەک پۆستا من نەمبینیوە خەڵ بڵێ بیان کوژن بڵێ لە ناویان ئەڵێ چارەسەریان بکەن ئەڵێت ئەوەی ئێستا ڤیددیۆکە ئەبینن ینی لە چەندین پیج لە چەندین جێگەی جیاواز لە چەندین کەسایەتی باسی ئەمە کراوە لە شارە جیاوازەکان داواکەن ئەمە چارەسەر بکرێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە کە چارەسەرێکی ڕاستەقینە بێت بەڵام چارەسەرەکە لە ناوبردنی تیان نەبێت چارەسەرەکە کوشتنی تیان نەبێت چارەسەرەکە ژەهر خواردکردنی تیان نەبێت چارەسەرکردەکە پێدانی دەرمان و ئەوەی بە شێوەیەکی خاو مردنێکی هێواشی تیان نەبێت بەڵکو دەیان ڕێگەی دیکە هەیە بۆ ئەوەی چارەسەر بکرێت لە بەرامبەرە کە هاوڵاتیان نیگەرانی ئەم بابەتەن داوای چارەسەر لە لایەنی پەیوەندیدارەکەن کە پێیان وایە لایەنی پەیوەندیدار دەتوانێت چارەسەری بکە لە مانگی دوی ئەم ساڵە هاوڕێیان ئەگەر ئەو ڤیددیۆش حاضر بێ بۆەوەی بە خێرایی کۆمنتێکی لەسەر بم بۆ ئەوەی بزانن کە ئاژەڵانیش لە شێڵتەرەکان چ دۆخێکیانە دیارە لە شێڵتەرێک لە نزیک بازگەی عربەت دکتۆر لاڤین و ئەوانەی لە بوارەکەی شەکەن ئاژەڵ دۆست و ئاژەڵ پارێزەران ئەزانن باسی چیەکەم خەڵکیش بینی ینی نزیکەی 80 سەگ باسەکرێت ڕەنگە زیاتریش بێت لە شێڵتەرەکە لە ماوەیەکی لە ماوەی 24 سەعاتە ژیانیان کۆتایی هات لە ناوچوون ئەوانیش لە معاناتان بەڵام بەڕاستی چارەسەری خەمی ئاژەڵانی بێلانە ئاژەڵانی بێزمان کە لە ناو کوردەواریە ئەوترێ بەوە ناکرێت لە ناو چوار دیوارە دای بنیت و هیچ تایبەتمەندیەکی ژیانی تیان نەبێ چکە ئاژەڵەکان وەکو مرۆڤەکان کە لە شوێنێکە لە ناو چوار دیوارەدایانە نێ ئەوانیش بەریەکەکەون ئەوانش نەخۆشی بۆ یەکە گوێزنەوە ئەوانیش ڕەنگە یەک سەگ بەس بێ بۆ ئەوەی 100 سەگ لە ناوبەری ئەگەر تووشی نەخۆشیەک بێت بۆیە هاوڕێیان نازام ڤیددیۆکە بینەران بینیانیان نا دێمەوە لای دکتۆر لاڤین پرسیارێکە کەم و ئەچمە خزمەتی ئاشتی خان لە هەولێر دکتۆر لاڤین من کە بە تەلەفۆن قسەم لەگەڵ کردی هەستم بەوە ئەکرد کە چەند ئەو دۆخەی ئەو پەناگەیە ئەو بەناو شێڵتەرە کە لە سلێمانی دروست کراوە جەنابتان باستان لەوە کرد کە نزیکی 600 سەگی تیا بۆ پێم خۆشە بۆ بینەران ئەمە باسکەیتەوە طبعا سەرەتای ئەو شێڵتەرە لە ساڵی 2019 لەسەر داوای بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەربەپەی کۆبوونەوەیەک کە ئێمە تەرحی پرۆژێکتیان ئارمان کرد داوای پرۆپۆزەڵی شێڵتەریان کرد پرۆپۆزەڵێکی شێڵتەرمان پێشکەشکردن کە شێڵتەرێکی ستاندارد نەبوو بە پێی وەکوەوەکو ئەوروپا بکەین لەبەرەوەی کۆمەڵێک شت هەبوویان و معیاری ئەوروپا لێرە تەقدیم مەکەن بەڵام هەموو مافێکی ژیانی بۆ سەگەکان تیا بوو هەموو مەرجەکانی دروستی و تەندروستی تیا بوو بۆ سەگەکان کە بپارێزرن کە تەندروستیان سەلامەت بێ بەڵام کاتێک کە دروست کرا ئەو شوێنە بوو کە هەمومان بینیمان بەداخەوە کە مەرجی تەندروستیتیانە بوو کە معاملە لەگەڵ سەگەکانە بە شێوەیەکی جوان نەئەکرا کە ئامادە نەبوو بۆچی بەو پەلە کردیانەوە ئەکرە شارەوانی جوابی ئەو پرسیارە دکتۆر یارمەتی من بە نسبەت شارەوانی سلێمانیەوە ئێمە پەیوەندیمان پێوە کردوون پێمان خۆش بووە خۆیان سەرۆکی شارەوانی جێگرەکەی نوێنەرێکیان بەڕێوەبەری ڕاگەیاندنێکیان لێرە بن حزوریان هەبێ بەڵام نە ئامادە بوون نە سەرۆکی شارەوانی وەڵامی پەیوەندی ئێمەشی داوەتەوە هاوکارانم پەیوەندیان پێوە کردووە بۆیە غیابی ئەوان لەم بەرنامەیە هۆکارەکەی خۆیانە نەگێ من نەمانویستی بێبێن لێرە بەرگری لە خۆیان بکەن بفەرمە بۆ جوابە پرسیارەکە شارەوانی جواب باتەوە چونکە ئەوان شێڵتەرەکەیان کردەوە ئەوان هەستان بە کۆکردنەوەی ژمارەیەکی زۆری سەگ لە ماوەیەکی زۆر کەمدا کە لە ماوەی نزیکەی مانگێکە 600 سەگ بەبێ پشکنینی پزیشکی بەبێ ڤاکسین بۆکردن تێکەڵاو کران کە ئەمە هیچ مەرجێکی تەندروستیتیانە و زانستیانە نییە ئەو کارە ساتە ڕوویاکە بینیمان کە ئێستا لە کۆی 600 سەگ 600 بۆ 600 سەگ ئێستا نزیکەی ئەمە لە مانگی دووە نەچوینەتەوە ئەوێ بەڵام ناشێڵن خەڵک بڕات ئێمە ویستمان بچین لەوێ لە نزیکەوە وێنەی ئەوێ بگرین بەڵام ڕێگەی وەشمان پێ نەدرا ئێستا لاوچە نزیکەی 80 بۆ 100 سەگی تیان نابێتەوە بۆ 80 بۆ 100 سەگ ویستیان چاکیان بۆ بکەن لیان تێکدان و خراپتریان کردن ناخۆشیەکەش لەوایە ناخۆشترین شت بۆ ئێمە کە ئێمە هیلاک بووین کە کۆمەڵێک سەگمان نەزۆب کردووە
ئەو سەگانە براونەتە ئەوێ کە نەزۆک کراون یعنی ئەو سەگانەی کە ئێمە کە پێویست ناکات کە زیادیان نەئەکرد کە کوتانیان بۆ کرابوو کە نەخۆشییان بڵاو نەئەکردەوە ئەمانە براونەتە ئەوێ سجن کراون ئەو سەگانەی کە هارن کە پەلاماری خەڵکێن ئەو سەگانەی کە ئێشتا بەچکە ئەکەن و ژمارەیان زیادە بێت لەسەر جادەکانن ئەمەش ئیشەکەیەوەی هێندەی دیکە قرس بەتەکیید و کە ئەمە ئەوشمان خاتە بەردەم پرسیارێک ئایا بەڕاستی بردننی سەگی نەزۆکە ئا شارانی ئەوێت ئەم کێشەیە چارەسەرکە باوا بڵێن چکە کە بتەوێت چارەسەری کێشەی نزانینەوە بۆ مەبەستت زانیوە یا بە مەبەستەوانیان بردو ئەویان هەستەکەی کامیان بێ ناکرێ نەیانزانی بەکرێ ئەم سەگانی کە بۆ نمونە ئێمە نەزۆکمان کردوون ماڵین چونکە ینی بەجددی ئەمە خۆبەشیەوە ئاژەڵ دۆست و ئاژەڵ پارێز و پسپۆرمانەیە کە پرسیارێکیان لێ بکەم سوپاس دەکەم دکتۆر من ئەچمە هەولێر خات و ئاشتی فەلەکەدین کاکەی بەڕێوەبەری شێڵتەری سەگە بێڵانەکان لە هەولێر دیارە ئەویش ناوێکی دیارە لە بوارەکە جەمسەرێکی پاراستنی سەگی و ئاژەڵی بێلانەی گرتووە و کردوێتی بە خەمی خۆی ئاشتی خان لەو پرسیارەوە دەست پێەکەم ئێمە لە سلێمانیش چەند جێگەیەکمان هەیە بۆ نمونە ئەو جێگەی کە هەریەک لە بەڕێزان کاک سیروان و خاتوونی هاوسەری فریشتەی نەجات سەرپەرشتیەکەن جەنابیشتان ئەو وەرکەتان لە هەولێر گرتۆتە ئەستۆ ئایا دۆخی ئێوە لە دۆخی سلێمانی باشترە کە بابەت دێتە سەر بابەتی ئاژەڵی بێلانە و سەگی بێلانە فەرموو سەرەتا ئێوارەی هەمولایەک باش فەرموو بۆ دەستخۆشیتان لێ دەکەم بۆی کە بەبەردەوام ئەم مۆزوعی هێنە یادی ئەو دانیشتوان بەنسبەت یعنی بڵێن مقارنەکردنی بینی ئێمە لەگەڵ سلێمانی ناتوانم ئەو مقارنەیە بکەم بەڵام ئێمە وەکو شەڵتەر هەستەکەم یەکێکین لە ناجەحترین پرۆژەکان بەڕاستی تا ئێستا لە عێراقا کرابێ لەبەرو ئێستا ڕێژەی سەگەکان لە لامانە خۆی لە 600 سەگەدا باشە و توانیومانە ینی خواردن دابین بکەین و خزمەتگوزاری پزیشکیان لە ڕێگەی ڕێکخراوی نێودەوڵەتیەوە بۆ دابین بکەین و ئەو شتەی کە با بڵێن ئێستا تەبعاً سەگ ڕاگرتنمان وەرگرتنمان ڕاگرتووە تەنها لە زاوزێ دەخێن چونکە دانانی شەڵتەر بەڕاستی هیچ حەلێک نییە بۆم کەواتە ئێوەش نەزۆکردن بە چارەسەر دەزانن بێگومان 100% ئەوە لە چارەسەرە بۆ ئەم وەزعی ئێستا شێڵتەر تەنها ئەوەیە کە تۆ سەگەکان کۆ دەکەیەوە و خواردنیان بۆ دابین دەکەی و ئەگەر بە کوواڵەتێکی باش نەبێ ئەمە ناحەقەیەکی زۆر گەورەیە دەرحەقی ئەو ئاژەڵە بەڕاستی یعنی تۆ دەبێت کە دەڵێ شێڵتەر دەبێت حەسەب ستاندارد بێت لە دۆخی ئێستا وەکو ئێمە هەرێمی کوردستان و وەکو هەرێمی کوردستان کە بە وڵاتێکی جیهانی سێیان بەڕاستی دەژمێردرێن زەحمەتە زۆر ئەدەگمەنی دەبینم کە ئێمە بتوانین ئەو خزمەتگوزاری ئەو کوواڵیتیە بدەین ئەو حیوانە کە لە وەکو شەڵتەر دانێن ئێمە خۆمان ئێستا زۆر ینی زۆر سەختی دەکێشین کە ئەو خواردنیان بۆ دابین دەکەین لە ڕێی چەند خێرخوازێکەوەیە لە دەرەوەیە سەپۆرتمان بۆ دێ ینی ڕۆژ شەویشی بۆ دەکەین تا ئێمە ئەوهایە گەشتێتە ئەم ئاستا ئایا حکوومەت دەتوانێت بەم ئەرکە هەڵبستێ زۆر زەحمەتە ینی حتا کەرتی تایبەتیش زۆر زەحمەتە باشە ئاشتی خان لە من یەکێ لە پرسیارەکانم کە بابەت بوو بەلامەوە بۆ ینی گفتوگۆی لەبارەوە بکرێ ئەوەیە شار و پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستان هەر یەکە و بە شێواز و ستایلی خۆی مامەڵە لەگەڵ کێشەی ئاژەڵی بێلانە و سەگی بێلانە کات بۆ منە لە ڕۆژانی ڕابردووە بینیمان پێشتر لە سلێمانی بینیمان لە ڕۆژانی ڕابردووە بینیمان جەنابی پارێزگاری هەولێر باسی لەوە کرد کە لەگەڵ ڕێکخراوێکە دانیشتون و گەیشتونەتە سیغە و تێگەیشتنێک بۆ ئەوەی چارەسەری سەگی بێلانە بکەن پرسیارەکەی من ئەوەیە هەر پارێزگا و هەر ناوچە بە شێوازی خۆی مامەڵە بکات کێشەکە قورستر ناکە یان باشترەوەیە استراتیژێکی نیشتیمانیمانە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەواوی باشووری کوردستان تەبەنی بکات بێگومان خۆزگەم ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە بێگومان 100% لەگەڵ جەنابتام لەو کۆبنەوەی جەنابی پارێزگاری هەولێر خۆشم بەشدار بووم و ئەو ڕێکخراوەی هاتیشن
با بڵێن هەواڵەکە بڵاویش کرا بۆ لە ڕێی جەنابتانەوە شتێک نییە 100% بەڵام یعنی هەم جەنابی پارێزگار خۆی کاک ئومێد خۆشناو یعنی ویستی خۆی زۆر زۆر بەڕوونی دەرخست کە دەیەوێ ئەم کێشەیە با بڵێن ئەم دیاردەیە چارەسەر بکە نەک بە ڕێگەی کوشتن بە ڕێگەی هاوکاری وەرگرتن لە ڕێگەی کەسانی پرۆفێشناڵ و ئەوانەی کە زۆر زۆر لێ هاتوون و شارەزان لەم بوارە یعنی بێگومان ئەگەر بێت و پارێزگارەکانی تریش ئەم داواکاریە بکەن لە ڕێکخراو نێودەوڵەتیەکان ئەوانیش هەنگاوی تر دەهاوێن بەڵام ڕێکخراوی نێودەوڵەتی کەی دێ بۆ پارێزگار یاخو بۆ هەرێم یەکەمین مەرجیان ئەوەیە کە مزەکرەیەکی تەفاهم لەمابینی ڕێکخراوەکە و پارێزگارەکە تەوقیع بکرێت کە بە هیچ شێوەیەک سەگ کوشتن نابێت لە ڕێگەی حکوومەتەوە بکرێت کەواتە ئەمە لە هەرێم لە هەولێر بە تەواتی چووە بواری جێبەجێکردنەوە ئەم لێک تێگەیشتنە ئیمزا کرا بەڵێ ئەم لێک تێگەیشتنە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگاری هەولێرێکیان هاتبوو باشە بفەرمە فەرموو هیچ شتێک ئیمزا نەکراوە جارە تەنها نوێنەریان هاتبوو بەس خەریکن قەنەعەتیان پێدێن یعنی ئێمە وەکو ڕێکخراوی ئاژەڵ دۆستی وەکو ئەندامێکی خۆبەخشی پاوسی با بڵێن بەریتانی هەوڵی تەواوی خۆمانە دێن قەنەعەتیان پێبێنین و پارێزگاریش بەڕاستی دەورێکی زۆر زۆر ئیجابی هەبوو ئینشاءالله دێن من ئاشتی خان زۆر زۆر سوپاستانەکەم سوپاس بۆ و کاتێ بە ئێمەتان بەخشی زانیاریەکانتان زۆر بەها بەخش بوون بێگومان لە دەرفەتی دیکە لە داهاتوو جارێکی دیکە بێزارتانەکەینەوە و هەمان بابەتان لەگەڵا باسەکەینەوە کۆڵ نادەینتان نەگەین بە چارەسەرێک من پێم خۆشە پرسیارێکی دیکە لە نالی بکەم کاکە نالی پێشتر زۆر باسی ئێمە کراوە ینی بابەتی ئاین بابەتی کەلتور ئاینی ئێمە ئاینی ئیسلام لەلایەن ئەوەی لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە بە ئێمە گەشتووە ڕوونە چیەڵێن ناچینەوە سەرم بابەتە تۆ تووشی کێشە نەبووی لەگەڵ خێزانەکەتە کە گوتت من ئەمەوێت سەگێک بهێنمە ماڵەوە یا هەر کەسێکی نزیکت لە سەرتاوە بەڵێ تووشی چەند کێشەیەک بووین هەمومان ئەمەمان هەیە هەروکو خۆوت بەبوونی ئاینەکەمانەوە بەڵام سوپاس بۆ خۆ سوپاس بۆ دایک و باوکم کە لێرەوە هێشت ئەویان ڕێگەیان بە من ناکە من ئەم سەگە بەخێوکەم هەر ئەمنا چەند سەگێکی تریش لە گەڕەکەمان ناکە من ڕۆژان یارمەتیان دێم بە هەروەها وەکو کەسی تریش هەر قسە ئەەکەم بەڵام ئێمە بە خۆمان بژین و ئەوەی کامانەی بیکەین و ئێستا هیچ کێشەیەکتان نییە و سوپاریش مامەڵی لەگەڵاکەم باشە سوپاس دەکەم دکتۆر لاوین دیارە من میوانی دنیام کۆ کردوتەوە بۆی لە هەموو ڕەهەندێکەوە لە هەموو گۆشەیەکەوە ئەم بابەتە باس بکەین یعنی ئەوترێت کە لە هەرێمی کوردستان بابەتی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵی بێلانە بە تایبەت سەگی بێلانە ئەزمموی سەرکەوتومان نەبووە خۆشببختانە ئاشتی خانوتی ئەزمونونەکە ئێمە یەکێکە لە ئەزمونە سەرکەوتوەکان ئەزمموی چ وڵاتێک ئەزمونێکی گونجاوە کە ئێمە بینین لێرە و وەکوتێ کۆپی پێستی بکەین ڕێگلا سایان بکەینەوە تەمان بەهۆی کللتور و ئاینمانەوە ئێمە ناتوانین ئەزمموی بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا یان کەنەدا یا بەریتانیا بێنین و لێرە تەطبیقیکەین بۆ لەبەرەوەی کە خەڵکی ئێمە سەگ لە خۆ ناگرێ خەڵکی ئێمە ماڵی نالی ڕێگەیان پێداوە ماڵی یەکێکی تر ڕێگەی پێەیە بەڵام هەموو ماڵێک بەهۆی ئاینەوە بێ کەلتورەکەیان و بێ ڕێگە نادەن کە سەگ بێتە ماڵەکانیانەوە بۆیە بۆی کە ئێمە بە ئەزمونێکی سەرکەوتووە بڕۆین نزیکترین شوێن لێمانەوە وڵاتی تورکایە کە زۆربەی کورد چۆتە ئەوێ ئەبینە سەگەکانی ئەوێژ وەکو چۆن بۆرە ئێستا خەوتووە و تاگی بەگوێ لەوێژ ئاینەن شت لە بەردەم دوکانەکانە لە بەردەم کافتریاکانە لە ساحەی مزگەوتەکانە لە زۆر شوێنە سەگ خەوتووە کەسیش ئازاری نایە کاتە خەڵکە بێ لەگەڵ و بیرۆکەی ڕابێ کە ئاساییە لە ناو شار بێ بەڵام نەک بەو زۆریە نەک بەوەی کە نەزانیە ئەمەی لەبەر دەرگاکەتە لە ناو دوکانەکەتە لە ناو زانکۆکەتە ئازیێت تەدای ئازیێت نادا بە دڵنیاییەوە بۆیە هەر ئەو کوردی خۆمانە هەر ئەو هاوڵاتی خۆمانە کە لێرە سەگێک ببینە بەردی تێگرێ ئەچێتە ئەوێ
دەسەهێنە بەسەریە ڕسمی سناپی لەگەڵا لەگەڵا ئەکات ڕسمی لەگەڵا ئەگرێ بۆیە ئەزموونی ئەوە لێرە تورکیا ئەکرێت ئەزمموی لاساییان TNR بۆ نمونە لە هندستان لە تورکیا لە ئازربایجان لە ئێران لەم وڵاتانەی کە خەڵکەکەی سەگ ناگرنە خۆیان بەسەرکەوتوترین ڕێگەدا ئەنجێ بۆ کۆنتترۆلکردنی ژمارەی سەگ و بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشیە گواستراوەکان لە نێوان ئاژەڵ و مرۆڤدا و سەگ و مرۆڤداکەم دیارە ئەو بابەتەی کە هاوڵاتیانی نیگەران کردووە هاوڵاتیان ئەترسن هاوڵاتیان لە هەموو شوێنێکەوە هاواریان لێ بەرزبووتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارە خۆجەیەکان پارێزگاکان پارێزگارەکان سەرپەرشتیاری ئیدارەکان قایم قامەکان سەرۆکی شارەوانیەکان ئەو بەشانەی کە پەیوەستە بە بەشی بەیتاری و نازانم ڤێرتەرنەریەوە لای لێ بکەنەوە ڕەنگە بەشێکی بەهۆی ئەم ڤیددیۆیەوە بێ کە ئێستا هاوڵاتیان خۆیان تۆماریان کردووە با ئەو ڤیددیۆیانە ببینی. بەڵێ ئەمە دیارە گوێی لێ بکرێت ئەو لە کامێرای چاودێریەوە سەیری ئەو کچەکەن سەرگە ئەوە یەکێ لە ڤیددیۆکان ئەمە ئەو مناڵە بەردەگرێتە ئەو سەگانە ئەی ئەوانیش خۆ سەیری ناکەن بەداخەوە ئەوە ڕوویداوە کە بڕوانن ئەوەش مناڵەکەی دیکەیە من ئەچمە هەولێر بۆ لای دکتۆر کاروان یاسین بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژ ئاوا دیارە ئەوانیش کۆمەڵی ئاماریان لایە سەبارەت بە بابەتی پەلاماردان گەستن قەبگرتن لەلایەن سەگی بێلانەوە ئامارەکان لای ئێوە چیەڵێن دکتۆر فەرموون. ئەو کاتتان باش لایەکی 5 تقریبان تا 25 دەکا ماوەی 25 ڕۆژ نزیکەی 50 حاڵەتمانە بووە کە سەگ گەستیەتی و پێویستی بەوەی بووە کە دەرزی دژە گەستنی سەگ بەکاربێنینین و لەو کاتیەوە تا کوێستاکەەوە بەداخەوە ئەو دەرزیە لە هەولێر نەماوە تەسەوڕ دەکەم لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان نەماوە و تەنانەت ئەو بەشەی کە لە بۆشمان هاتبوو کە بڕێ و پەنجانە خەوشەی کرد لە شاری کەرکووک لە بۆ مانگواسرابەوە ڕۆژانە تقریبان دەتوانین بڵێن 2 حاڵەت 3 حاڵەت بە بەردەوامی هەیە. ئەمە وای کردووە کە ئێوە وەکو خۆتان لە نەخۆشخانەکەتان و لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە ئەم بابەتە زیاتر بوروژێنن بۆ ئەوەی چارەسەرێک بۆ سەگی بێلانە بدۆزرێتەوە جەختی لەسەرەکەمەوە کە کوشتن و لە ناوبردننی تیانە بێت. ئەکید ئەوە وا دەکاتن کە سەخت بکەوتە سەر هەموو سێکتەرەکانی حکوومەت وەزارەتی تەندروستی مثلەن دەبی لە هەوڵیەوە دابی کەدا ئەو دەرزیە دابین بکاتن بەڵام ئەو دەرزیە سێنترەڵە لە بەغداوە دێتن کە نییە بەڵام وای کردی عەدەدی گەستنەکان زۆر زیاتر دەبیتن لە ماوەی داهاتوودا ئەگەر کۆنتترۆل نەکەوێتن بە ئەکیدی نەخۆشی کە پێ دەگوترن هاری سەگ و حیوانە چێویەکان زیاتر دەبیتن ئەمەوا دەکات دەبی فکر بکرێتەوە کە ئیلا ینی چارەسەرێکی نیهایی لەو کێشەیە بکرێتن. باشە دکتۆر بۆەوەی هاوڵاتیان بەرچاویان ڕوون بێ ئێمە نزاکەین کە هیچ کەسێ بە ئەزمموی پەلاماردانی سەگ و گەستنی سەگ و ئەم بابەتانە تێنەپەڕێ بەڵام ئەگەر ڕوویدا چی بکەن تا ئاگەنە لای ئێوە؟ بەڵێ لەو کاتێک کە حاڵەتەکە ڕوودەداتن تا دەگاتە نەخۆشخانە ئەوەی زۆر باشە بکرێتن بۆ ماوەی دەدەقە تا چارێگەک شوێنی گەستنەکە بشورێتن ئەوە وا دەکاتن ژمارەی ڤایرۆسەکان و قورسایی ڤایرۆسەکە ناو برینەکە کەم دەکاتەوە ئەگەر هاتو خوێنبەربوونی لەگەڵدا بوو بە هەر ڕێگەیەک بێتن پەستانێکی ڕاستەوخۆ یان قەتعی قوماشی خاوێن یان لەفافک لەسەر خوێنەکەدا بندرێتن خوێنبەربوونەکە بۆی کۆنتترۆل بکرێتن و پاشان بگوازرێتەوە نەخۆشخانە.
باشە دکتۆر بابەتی دیارە پێشتریش باسی ئەوەتان کردووە کە ژمارەی ئەو دەرزیانەیانە و چارەسەرانەی بۆ گەستنی سەگی بێلانە بەکارێنن وەکو پێویست نییە. ئێستا ئەتوانین بڵین کە ژمارەی حاڵەتەکانی گەستن هێندە زیادی کردووە کە چارەسەرەکان بەشیان نەکە؟ وەکو گوتم بە ئەکیدی ینی ژمارەی تویژوان و ژمارەی حاڵەتەکان ڕۆژانە 2-3 حاڵەت هەیە، ینی لە ماوەی 25 ڕۆژ تقریبا 50 حاڵەتمان هەبووە. ئەوەیە من ئاگدارم نە لە هەولێر نە لە دۆک لە سلێمانی ئەو دەرزی تایبەت بە گەستنی سەگ نەمایە، تەنانەت لە ناوەڕاستی برێن شارەکانی ناوەڕاست و بەخدا زۆر کەم بووە. کێشەکە نازانم مەوزوعەکە چیە، وەزارەت تەندروستی عێراق هەمووجارێ ئەو چارەسەری دێنی و دابەشی دەکات لەسەر شارەکانی تر، بەڵام ئێستا نەمایە. بەڵێ من جەنابی دکتۆر کاروان یاسین بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژ ئاوا لە هەولێر زۆر سوپاس بۆ و کاتەی بە ئێمەتان بەخشی ماندوو نەبن و هەر هەبن. ئەو خاتونش کە لە ناو زانکۆی سلێمانی بڵین سەگی بێلانە پەلاماریدا باسیەوەی کردوتی بە 1000 دەردەسەری تا 2 دەرزیم دەستکەوتووە بۆ دۆخی خۆم. دیارە بە ئەم بابەتە بەشی ئەوە ئالۆزە، بەشی ئەوە جددیە کە لای لێ بکرێتەوە. ینی هاوڵاتیان لە ناو ماڵەکانی خۆیانە لە ناو تەلبەندی بەرزە سەگ بەخێوەکەن بە مەبەست هەندێک جار دڕ ئەکرێن. ئەوە بوو بینیمان کە چی لێکەوتەوە لە ماوەی ڕابردوو برینی خێزانەکان ناکولێنەوە. من بڕۆمەوە سەر ئەو بابەتە. دکتۆر لاوین زۆر بە کورتی وەڵامیان پرسیارم بیتەوە کۆتا پەیام من دووەرەگرم لە دیدارێکی جەنابی سەرۆکی شارەوانی سلێمانی گوێم لێ بوو وتی 2 جاریش وتی جەختی لەسەر کردەوە تی گرتن و لە ناوبردنی ئەو سەگانە مەبەستی سەگە بێلانەکانە ئەرکی ئەنجومەنی شارەوانیە، گرتن و لە ناوبردنی. ئێوە وەکو خۆت وەکو ڕێکخراوەکەتان وەکو ئاژەڵ دۆستان و ئاژەڵ پارێزان چ کۆمنتێکتان لەسەر ئەم قسەیە هەیە؟ پێی یاسای عێراقی کۆنتڕۆڵکردنی سەگە بێلانەکان ئەڵێ بەڕێگەی کوشتن ئایا بە ژەهر بێت یا بە فیشەک بێت یا بە ڕێگەی تر. ئەوە کێتەوە سەر ویژدانمان کام ڕێگەیە هەڵەبژێری. ئایا ئێمە حکوومەتێکمان هەیە یا ئەنجومەنێکی شارەوانیمان هەیە یا لایەنێکمان هەیە ئەوێت کوشتن بەردەوام بێ، ئەوێ کۆمەلگا تونند و تیژ بێت بەردەوام بێ لەسەر تونند و تیژی، ئەوێ لەسەر لە هیچ وڵاتێک نەمان بیستووە کە کوشتن چارەسەری دۆخەکەی کردوێت. کوشتن بە هیچ جۆرە چارەسەری دۆخەکە ناکە، یا بەخێوکردنە لەلایەن خەڵکەوە یا ئەوەتە TNR ئەوە حەلەکەیە. بەس ئایا ئێمە چ چارەسەرێک حکوومەتەکەمان یان لایەنە پەیوەندیدارەکان چ چارەسەرێک هەڵەبژێرن ئەمە ئەگەڕێتەوە خۆیان و وجدانی خۆیان. ئێمە بە هیچ جۆرێک وەکو ڕێکخراوەکان وەکو کۆمەلگاکەمان ڕازی نییە کە سەگ بکوژرێ و لەناو ببرێ. من زۆر سوپاستانەکەم کاکەنالی ئەگەر قسەیەکت ما بێت زۆر سوپاستانەکەم. هەریەک لە کاکەنالی و بۆرە کە پێکەوە هاتبوون یاخوا بەخێر بێن هەردووداتان و دکتۆر لاڤین سەرۆکی ڕێکخراوی پاکۆ بۆ پاراستنی ئاژەڵانی کوردستانی ئەوش بەخێر بێن ماندوو نەبن. سوپاسی تەواوی میوانەکان مەکەم لە دەربەندی خان لە کەرکووک لە هەولێر. سوپاسی بێپایان بۆ ئاوکارانم کە ئەرکێکی ئەجگار زۆر بەم بەرنمەیەوە ئەکێشن. کۆتا پەیامی منیشەوەیە کە ئەڵێن سەگەکان تاقە دروست کراون کە تۆیان لە خۆیان زیاتر خۆش دەوێت. واشڵێن زمانێکەیە کە زمانی چاوە. ئەگەر بە وردی سەیری چاوی ئاژەڵەکان بکەی حەز بەو زمانەکەی و زۆر جار لە ناو مرۆڤەکانیش کە باسی وەفا و ئەمەک ئەکرێ سەگ وەکو نمونە و نمونەیە کە چاوی لێ بکرێ ئەهێنرێتەوە. هیوادارم هەمومان کار بکەین بۆ ئەوەی مرۆڤایەتی تۆخ بکەینەوە، کار بکەین بۆ ئەوەی خوێن لە ناو شار و لەسەر جادەکانمان نەمێنێ. هەوڵ بدەین کە لە کۆمەلگایەکە بژین کە ژینگە پارێزراو بێت، کە ئاژەڵەکان لە کەشێکی ئارامدا بژین وەکو دوژمن لە مرۆڤەکان نەڕوانن. چونکە ئەم بابەتە ئەگەر ئێستا چارەسەر نەکرێت، ئەگەر ئێستا لای لێ نەکرێتەوە ڕەنگە لە داهاتوودا ئەگەر زیاتر نەبێ بەقەدر کۆرۆنا
زیانمان لێ بدەن و کێشەکە شێنجە جدی بێت قورس بێت چارەسەرکردنی تا بەرنمەیەکی دیکە نەرمە هێزێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خواتان لەگەڵ